بەڵێ سڵاوتان لێبێتن دیارە ئەوەی ئەبینن یەکەم بەفربارین ئەم ساڵە لە حاجی عومەران ئەبارێتن دیارە لە شەوی ڕابردووە بەفربارین لەم ناوچەیە دەستی پێکردووەکو یەکەمین ناوچە لە هەرێمی کوردستان کە ساڵانە بەفری تێدا ئەبارێتن شارەدەی حاجی عومەرانە نزیک بە 4 سنتیم بەفر باریوە لە ئێستاشدا بەفربارین لە ناحیەکە بەردەوامی هەیە کەشێکی زۆر ساردی هەیە سەرما و سۆڵە لەم ناوچەیە بە تەواوی دەست پێکرد دەتوانین بڵێن وەرزی زستان لە ئێستا لێرە دەستی پێکردووە کەشەکە لێرە لە چاو شوێنەکانی تر لە چاو ناوچەکانی تر یاریێمی کوردستان زۆر سارترا دیارە هاوڵاتیانی ئەم ناوچەیە وە خۆیان باسی لێوەکەن پێویستی زۆریان بە سوتەمەنی هەیە لە وەرزی زستاندا ئەوەی وەریان گرتووە تەنها بەرمیلێک نەوتە کە حکوومەت پێداون ئەویش بۆ هەر بەرمیل نەوتێک 105,000 دیناریان لێوەرگیراوە کە ئەمەش لە بەرامبەر بەرمیل نەوتێکدا ڕێژەیەکی گەلێک زۆرە ئێمە قسەمان لەگەڵ هاوڵاتیان ئەم ناوچەیە کردووە باس لەوە ئەکەن کە ئایلەیەکی ئاسایی کە تەنها یەک سۆبای نەوت پێ بکاتن لێرە ساڵانە پێویستیان بە 5 تا 6 بەرمیل نەوت ئەبێتن چجای لەوەی کە 2 سۆپای یا 3 سۆپای نەوت دابگیرسێنن ئەوە پێویستیان بە نزیکەی 10 بەرمیل نەوت ئەبێتن بەڵام ئەوەی لێرە کە هاوڵاتیان باسی لێوەکەن زیاتر پشت بە کارەبا ئەبەستن دیارە لێرە کارەبای 24 کاتژمێری هەیە لە وڵاتی ئێرانەوە بۆیان هاتووە بەڵام ئەمەش دیسانەوە نرخێکی زۆریان لەسەرەکەوێت چونکە کارەبایەکە لە وڵاتی ئێرانەوە کە هاتووە نرخەکەی گرانە بۆیە هاوڵاتیان داواکارن لەوەی کە حکوومەت نەوتی زیاتر بەم ناوچانە بداتن لە چاو ناوچەکانی تر یاریێمی کوردستان چونکە کەش و هەوا لێرە سارترە و بەفری زیاتری تیا ئەبارێت چونکە تەواوی وەرزی زستان و بەشێک لە وەرزی پاییز و بەشێک لە وەرزی بەهار لێرە بەفربارین تایدا هەر بەردەوامی هەیە بۆیە کەش و هەوا لەم ناوچەیە بەردەوام بەستەڵەکە ئێستامە کە قسەی تێدا ئەکەین بەرزترین پلەی گەرما ئەمڕۆ لە ڕۆژدا گەیشتۆتە 2 پلە و نزمترین پلەی گەرما لە شەواندا بۆ ناقص 5 پلەی سلیزی دابەزیوە دیارە ئەم کەشە ساردەی لێرە هەیە وا ئەکاتن کە پێویستی زۆر هاوڵاتیان بە سوتەمەنی هەبێتن بەڵام نەگەڕم لایەوە